ئەمە ساتەوەختی بەڕێکردنی تەرمی دامەزرێنەر و ڕابەری بزوتنەوەی ئیسلامیە لە کوردستان. تەرمی ڕابەرێک کە سەردەمانێک هاوشێوەی هێزە ئەڵمانیەکان خەباتی نەتەوەی دەکرد، دواتریش وەک تاکە هێزی ئیسلامی سیاسی جیهادی ململانی ئەو هێزانەی دەکرد و دوای دامەزراندنی حکومەتی هەرێمیش لە ساڵی 1992دا خۆی تاکە کاندیدی ئیسلامی بوو بۆ سەرۆکی هەرێم. لە سەرەتای ساڵانی 1994 تا 1997 جەولەیەک شەڕ و پێکدادان لە نێوان یەشێتی و بزوتنەوەدا ڕوویدا. ئەم پێکدادانانە گورزێکی زۆری لە بزوتنەوەدا و بوو بە سەرەتایەک بۆ یەکگرتن و جیابوونەوەی چەند باڵێک لەو حیزبەدا. ئەمە تەرمی مەلا عوسمان عەبدولعەزیز دامەزرێنەری بزوتنەوەی ئیسلامیەکە لە ساڵی 1999 لە شامی شەریف کۆچی دوایی دەکا و 12 ئایار لە گۆڕستانی گوڵانی هەڵەبجە بە خاک دەسپێردرێ. بزوتنەوەی ئیسلامی، بزوتنەوەی ئینشقاق و فرەباڵی لە دامەزرانیەوە تاکو ئەمڕۆ. لە ناوەڕاستەکانی سەدەی ڕابردوودا پەرەسەندنی بیری مارکسی و بزوتنەوەی چەپەکان لە بەرەودا بوون. پارتوڕێکخراوە مارکسەکان لە عێراق و ناوچەکەدا لەو پەڕی چالاکیدا بوون. ئیلهام و وزەیان لە دەوڵەتانی شوێعی وەردەگرت. ئەمە بۆ ڕەوتی ئیسلامی گورچک بڕبوو. ئەوان کە پێیان وابوو مێژوو شۆڕش و قوربانیدانی ئێمە لەسەر دەستی پیاوانی ئاینی و ڕێبەرانی دینیدا دەستی پێکردووە و بەردەوام بووە. نابێت هەروە سادە و ئاسان بکرێت بە گۆڕەپانی بیری کۆڵۆنیاڵی خۆرئاوایی و سیستەمی دەوڵەتی شوێعی. لەگەڵاوەشدا هەلومەرجی عێراق و کوردستان لەبار بوو بۆ پێشوازیکردن لە هەر بیرێکی نوێی سیاسی. بەڵام بۆ هێزە ئیسلامی سیاسیەکان کارێکی هەروە ئاسان نەبوو. بەتایبەت دوای ئەوەی لە ساڵی 1963دا کاتێک بەعسیەکان دەستیان بەسەر حکومەت و دامەزراوەکانی عێراقدا گرت، هێدی دوای ئەوە دروستکردنی حیزبی ئیسلامی لە عێراق یاساکرا. مەلا عوسمان کە خۆی خەڵکی هەڵەبجە بوو، کوڕی مەلایەکی دیاری ناوچەکە بوو، لە بنەماڵەیەکی دینیدا گەورە بوو، زارستە شەرعیەکانی لەسەر دەستی باوکی خوێندبوو، هەر لەسەر دەستی ئەویش ئیجازەی مەلایەتی وەردەگرێت. مەلا عوسمان لە ژیانیدا نزیکی 50 ساڵوانەی دینی لە مزگەوتەکانی کوردستاندا گوتۆتەوە. خاوەنی کتێبی تەفسیری قورئان و شەرحی فەرموودەکانی بوخاری و مسلیمە. هێدی دوای چەندین ساڵ خەباتی فەردی و گروپی و چەندین جارگرتن و ڕاوەدونان، دوای ئەوەی پارتە دیموکرات و سۆسیال دیموکراتە ئەڵمانیەکان تەواو باڵا دەستبوون لە مەیدانی پانتایی سیاسی کوردستاندا، هێدی لە ساڵی 1970 مانیفێستێکی شڕی حیزبی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستان عێراق بە هاوبەشی سەدیق عەبدولعەزیزی برای و کۆمەڵێک پیاوانی دیکەی ئاینیان داڕشت. لە سەرەتای ئاگربەستی جەنگی عێراق و ئێران بزوتنەوە بارەگای عسکەری و سەکردایەتی لە هەڵەبجە و شاخەکانی ئەو ناوچەیە دەبێت. کاتێک ڕاپەڕین دەکرێت بەشدار دەبێت و ڕۆڵێکی گرنگ دەژێڕێت. هەڵێستی شخصی بەندە لە بزوتنەوەی ئیسلامی لەو ڕۆژەوەی من بزوتنەوەی ئیسلامی ناسیوە باوەی نەهامەتی بوو بۆ بزوتنەوە، بوونی کۆمەڵێک سەرکردە و سەرکردایەتی بەهێز و چالاک بوو، بوونی نەجمەدین فەرەجناسا و بە مەلاکرێکار و عەبدوڵڵای شافعی و عەلی باپیر بەس بوو تا ئەوەی بزوتنەوە بە یەکگرتووی نەمێنێتەوە لە سەر جەستەیە و چەندین حیزبی ئیسلامی تر دروست ببێت. لە سەرەتای ساڵانی 1994 تا ساڵی 1997 جەولەیەک شەڕ و پێکدادان لە نێوان یەشێتی و بزوتنەوەدا ڕوویدا. ئەم پێکدادانانە گورزێکی زۆری لە بزوتنەوەدا و بوو بە سەرەتایەک بۆ یەکگرتن و جیابوونەوە. لە ساڵی 1992 بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی کە لەژێر ناوی ئیخوان مسلیمیندا کاری دەکرد پەیوەندیەکی توند و تۆڵیان لەگەڵ بزوتنەوەدا هەبوو. چەند سەرکردەیەک لە ڕیزەکانی ئیخوان مسلیمینەوە پەیوەندیان بە بزوتنەوەوە کردبوو. یەکێک لەوانە مەلا کرێکار بوو. ئەم پەیوەندی خواستی هەردوو لای بۆ یەکبوون و یەکگرتن لەسەر بوو تا ئەوەی لە 36 1999دا بە بڕیاری مەکتەبی سیاسی هەردوو حیزب بڕیار لەسەر دروستکردنی حیزبی سێیەم دراو بە ناوی بزوتنەوەی یەکبوونی ئیسلامی لە کوردستان و عێراق. یەکبوون لە سەرەتادا پارتێکی بەهێز بوو، بەڵام لە ناوخۆدا شەختەی باڵباڵێن هەناوی داخ کردبوو. باشێک لە سەرکردایەتی کۆنگرەیان بە چارەسەر دەزانی، بۆ ئەمەش لە ئابی 2000دا لە تەوێڵە کۆنگرە بەسرا، بەڵام کۆنگرە دەرمانی جەستەی بزوتنەوەی نەکرد و بەڵکو هێندەی تر کێشەکانی خۆڵ کردەوە. زۆرینەی ئەندامانی شورا کە دەرچوو بوون سەر بە باڵی عەلی باپیر بوون کە باڵێکی سەرەکی ناو بزوتنەوەکە بوو. لە بەرامبەردا کوتلەی مەلا عەلی عەبدولعەزیز کەمینەی شورای بەدەستهێنا بوو، بۆیە ئەمان بە ئەنجامەکان ڕازی نەبوون. دوای تێپەڕبوونی ماوەیەک و چەند هەوڵێک بۆ نزیکبوونەوە زۆرینەی ئەندامانی دەرچووی شورا پارتێکیان بەڕابەرایەتی عەلی باپیر لە 5 2001دا بە ناوی کۆمەڵی ئیسلامی کوردستانی عێراق دامەزران. بەمەش بەشێکی زۆری مەڵبەندەکان، هێزە سەربازیەکان، مەکتەب و ئۆرگانەکان پەیوەست بوون بە کۆمەڵەوە. ئەوەی ما بۆ باڵی عەلی عەبدولعەزیز و باڵی ئیسلاحی مەلاکرێکار بوو.
ئەمەش زۆری نەخایاند و دوای چەند مانگێک باڵی ئیسلاحی مەلاکرێکار و هێزی دوی سۆران لە 1 نوێی 2001دا حیزبێکیان بە ناوی جوندی ئیسلام لە کوردستانی عێراقدا مەزراند و دواتر ناوەکەی گۆڕابوو بە ئەنساروڵئیسلام. باڵی عەلی عەبدولعەزیزیش خۆیان لەژێر ناوی بزوتنەوەدا هێشتەوە. هێیدی لەسەر لاشەی بزوتنەوە 3 حیزبی نوێ بە دنیابینی نوێەوە دروست بوون. پرۆسەی ئازادی و هاتنی ئەمریکا و ڕاگەیاندنی جەم دژی تیرۆر لە عێراق هێدی پارتەی ئیسلامیەکانیش بەر ئەو هێرشە کەوتن، بەشێکیان گیران و بەشێکیان چوونە دەرەوەی وڵات و وڵاتانی ناوچەکە. عەلی عەبدولعەزیزی ڕێبەری ئەو کاتی بزوتنەوە لەلایەن ئەمریکەکانەوە دەستگیر دەکرێت و هێیدی بزوتنەوە چەند ساڵێک لە چالاکی سیاسی دادەبڕێت. دوای ئەوە لە ساڵی 2008دا عیرفان عەبدولعەزیز وەک ڕێبەری بزوتنەوە ناسا و هێزی بزوتنەوە بە ئاواتی یەکگرتووی و درێژەدان بەکاری سیاسی دەستی کردەوە بە چالاکی. دوای ئەم هەموو تەنگەشە و لە 5 دوای 2022دا بزوتنەوە لە کۆنگرەی 12 خۆیدا دیسانەوە بەر لەتبوون و شەقبوونی باڵەکانی کەوت. لەم کۆنگرەیەدا کامیلی حاجی عەلی ناڕازی بوو لەوەی دەنگی تەواوی بەرامبەر عیرفان عەبدولعەزیز نەهێناوە و شەرعیەت و بێگەردی کۆنگرەکەی خستە ژێر پرسیارەوە. ناکۆکی ئەم دوانە لەسەر پۆستی ڕابەری بزوتنەوەی ئیسلامی ڕێگای کۆمیسیۆن و فەرمانگەی حیزب و ڕێکخراوەکانی حکومەتی گرتە بەر و هەر دوایی نەهات تا ئەوەی کامیلی حاجی عەلی 12 ئایاری 2023 لە باخێکەوە لە سێمانی بەیعەتی بەشێک لە لایەنگر و کادرانی بزوتنەوەکەی پێدرا و عیرفان عەبدولعەزیزیش ئەمەی بە مەهزەلە ناوبرد و ڕایگەیاند. ئێمە خاوەنی 11 بارەگای یەک کادری ئەو بارەگایانە بەشداری کۆبوونەوەکەی کامیلی حاجی عەلی نەبوون کە بە ناوی کۆنگرەوە ئەنجام درراوە. ئەوەی کە ڕوونە ئەزمموی ئەم حیزبە شەکەت و فرەباڵە پێمان دەڵێت هێیدی پێدەچێت دیسانەوە بزوتنەوە ببێتەوە هەوێنی لەدایکبوونی 2 حیزبی نوێ و دیسانەوە ڕەوتی جیابوونەوەی باڵە زۆر و زەوەندەکانی بزوتنەوە لە وەستان نەکەوێت.